ساڵی نوێ پیرۆز بێت لە هەموو کوردانی کوردستانەوە بە تایبەتی شاری کەرکووکی ئازیز کە بەڕاستی شاری کەرکووک 2019 ساڵێکی پڕ مەینەتی بوو کە هیچ سەقامگیرێکی تێ نەبوو. ئینشاءالله ساڵی 2020 ئەبێتە ساڵێکی پڕ لە خێر و خۆشی بۆ هەموو خەڵکی کوردستانەوە بە تایبەتی شاری زوڵم لێکراوە و شاری ئاوارەکراو کە شاری کەرکووکە ئینشاءالله ببێتە مایەی خۆشی و خۆشگوزەرانی بۆ هەموو خەڵکانی کوردستان و بە تایبەتی شاری ئازیزان کە شاری کەرکووکی خۆشەویستە. هیوادارم لە حکوومەتی هەرێمی کوردستان لە 2020 کاری زیاتر بکەوە کاری باشیان کردەوە، بەڵام هیوادارم لە 2020 کاری باشتر بکات. زۆر سوپاسیان دەکەین. هیوادارم هەموو گەنجێک بە ئاواتی خۆی بخوازە و ئاواتەکەی بگاو، هەر گەنجێک لە کۆمەلگا هیواتم بە ئاواتەکەی بگەن. ساڵی 2019 بەڕاستی ساڵێکی پڕنەهامەتی بوو بە تایبەتی بۆ میلەتی کورد، بە تایبەتی لە ڕۆژناوای کوردستان. ئەو کارێساتە کە هات بەسەر میلەتی کورددا لە ڕۆژناوای کوردستان بەڕاستی زۆر ناخۆش بوو. هیوادارین ساڵی 2020 بێتە ساڵی خۆشی و ئەم نەهامەتیە لەسەر میلەتی ئەمە نەمێنێت. ساڵا 2019 ساڵەکە خۆش بی و ئینشەڵڵا ئەف ساڵە بێتی ساڵە 2020 هەوەک و ساڵە 2019 ساڵەکە خۆش و بەرەکەت بی. هیوادارم ساڵی 2020 ساڵی ئارامی و سەقامگیری و جێڕانەوەی ئاشتی و ئارامی وێ بە وڵاتەکەمان. هیوادارم سەرکردایەتی سیاسی کورد بتوانێت تەبایی و ئارامی بگەڕێتەوە ناو گەلەکانمان. هەموو دەست لە ناو دەست وەکو برا هەوڵدان بۆ باشترکردنی گوزەرانی خەڵکی کوردستان.